زیاتر سەبارەت بە کۆبوونەوەی چوار لایەنەکە گۆڕانێکەتی کۆمەڵیە گرتو کە ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆببنەوە و کۆبوونەوە بڕیارە سبەی نێش جارێکی دیکە لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان کۆبنەوە بۆ گفتوگۆی زیاتر بەڕێز دانادارە ئەندامی کۆمەڵ لە کۆبوونەوەی چوار لایەنە سیاسیەکەی کە ئەمڕۆ بەشداری کۆبوونەوەکە بووە و هەروە وەکو باسکرا چوار لایەنەکە پرۆژەی نوێیان هەبوو کە تایبەت بوو بە پرسی سەرۆکایەتی هەرێم لەگەڵمان دەبێت. کاکدانا شەوتان باش وردەکاری کۆبنەوەکەی ئەمڕۆی چوار لایەنەکە چی بوو؟ شەوی بەڕێزت و بینەرانی بەڕێزی NRT باش بەناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆ وەکو ئاماژە بە کۆبوونەوەی دوێنەی پێنجخۆڵی پرسێک کاتە سەر مێزەویژەوە بوو کە چوار لایەنەکە لەسەر دوو پرسی گرنگ کە دوو پاکێجی لێ لەدایک بوو کۆی سەرنجەکانی خۆیان و تێڕوانینەکانی خۆیان کۆ بکەنەوە و بە نووسرا و پێشکەشی بکەن بۆی لە ڕۆژی پێنجشەممەی ئەم هەفتەیە لەسەر مێزی کۆبوونەوەکانی پێنجخۆڵی بکرێتە مادەی گفتوگۆکان و بتوانین پشتیوان بەخوا ئیفراجێک بدۆزینەوە بۆ دەربازبوون لەم قەیرانە. ئەم دوو پاکێجەی ئەمڕۆ زۆرترین گفتوگۆی لێکراوە ئێمە گەیشتینە ئەنجامێکی نووسرا و دەبێتە وەڕەقەی چوار لایەنەکە بۆ کۆبوونەوەی داهاتوە. ئەوش بریتی دەبێت لە دوو میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمێکیشانەوەی کە ئەگەر لە ناو پەرلەمانی کوردستانەوە و بە دەنگی ئەندامانی پەرلەمان هەڵبژێردرێ و سەلاحیەتەکانی دەسەڵات و ئەرک و فەرمانەکانی زۆر دەبن و دەنووسرێنەوە دیاری دەکرێت و پاشان ئەوانش دەچنە ناو دەقی دەستوری هەرێمی کوردستان کە ئێستا لیژنەیەکی بۆ پێکاتەوە بۆ نووسینەوە و ئامادەکردنی ئەو ڕاپرسیە بۆ ئەو دەستورە و ئامادەکردنی بۆ ڕاپرسی. پاکێجی دووەم بریتە لە هەڵبژاردننی سەرۆک بە هەڵبژاردنێکی ڕاستە و خۆ لە ناوە دەنێو جەماوەری هەرێمی کوردستانەوە و دەسەڵاتەکانی لەو کاتەدا بە جۆرێک لە جۆرەکان جیاواز دەبێت لە شێوازی یەکەم و شێوازی بەرپرسیارەتێکەشی جیاواز دەبێت. ئەم دوو پاکێجە لە ڕووی مەبدەئیەوە پەسەند کرا بەیانی ئێمە وەکو یاساییەکان دواڕەشنووسی ئامادە دەکەین لە نیوەڕۆدا سیاسیەکان و سەرۆکی وەفدی دانوستانکاری چوار لایەنەکە پەسەندی دەکەن بۆی بۆ پێشەممە ئامادە بێ. بەڵێ کاکدانا ئەمە ینی تێڕوانینی ئێوە بوو چ بژاردێکی پارتی زیاتر بەڵام بەلای ئێوە پەسەند بووە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باسان کردوێ؟ ئێمە ئەو دوو بژاردەیە بۆ خۆی لە وەهمێکەوە نەهاتەوە یاخود بڵێن جۆرێک لە بیرۆکەیەکی جیاواز نەبووە ئەوەی کاندێک باسییان کرد کە پێشنیازی جیاواز راپۆرتی جیاواز دەخەنە سەرمێز. ئێمە ئەوەی کە باسمان کردووە تەواو لە ڕووی یاساییەوە مانایەک دەبەخشێ بە سیستمی پەرلەمانی تەواو لە هەرێمی کوردستان و ئێمە هەموو مەعالیمەکانی هەموو پایەکانی ئەم جۆرە سیستمە لە هەرێمی کوردستان دەچەسپێنێ. ئێمە ئەوانەمان لە ناو پرۆژەکانی خۆمان لە هەرێک لە لایەنەکانی بەشدار لە چوار لایەنەکەەوە دوجار بۆ تەراپۆرتی لیژنەی یاسایی لەوێ پێشکەش کردووەوە تا ئەم دوو پاکێجەی ئەمڕۆ هیچ دابەزینێک نییە بە قەدەریەوەی کە ئەوەیە کە ڕێخستنەوەیەکی نوێیە کە ئێمە بتوانین لە ناو لەسەر مێزی دانوستان بگەینە ئەنجامێکی باش و هەرێمی کوردستان لەم قەیرانە ڕزگاری بێ. کاکدانا وەڵامی ئەوم دەست نەکەوت ئەوەی کە ئێوە باستان کرد ڕای ئێوە چوار لایەنەکە بوو سەبارەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم. بژاردەکانی پارتی کە ئێوە لە گفتوگۆ دانوستانەکانتانە باسان کردبێ کام بژاردەیانتان بەلاوە پەسەندترە یاخود لە گفتوگۆکەی ئەمڕۆیان لە دانیشتنەکەی ئەمڕۆی چوار لایەنەکە باس کرابێ؟ تۆ دەزانی کە ئەو بژاردەیە من ئاماژەم پێدا کە لە خۆ نەهاتووە و تا ڕۆژی یەکشەممە لەسەر مێزی کۆبوونەوەکانی پێنجخۆڵی ئاماژەی پێکرا بوو بۆ داواکرا بوو کە هەتا ڕۆژی پێنجشەممەی داهاتوو چوار لایەنەکە باری سەرنجی خۆیان لەسەر ئەم پرسە ئامادە بکەن و بهێننەوە. ئەوە داخوازیەک بوو لە کۆبوونەوەکەوە لە دایک بووە. سەبارەت بەوەی کامیان پەسەند دەکەین و چۆنە بەڕاستیم باوەڕمان وایە کە پێویستە مەرجەعیەتێکی گەورەی یاسایی کە لە دەقە یاساییەکانە نووسراوە بۆ پەرلەمانی کوردستان بینەوە بەم ئەنجومەنە هەڵبژێردراوە. دوجار ئەمانە خەڵکی کوردستان دەنگیان پێداون
بەدڵی من و تۆ یان نا ئەوە بابەتێکی تر بەڵام بەگشتی مەرجەعێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە و یاسایی کە ناوی پەرلەمانی کوردستانەوە تاکە موئەسسەسەیە بۆ زانیاریتان کە ئێمە لە ڕووی سیاسی و ڕوومانیە کە باسی بکەین کە دەستگایشی ئاوامان هەیە و هەڵبژاردراون و مافی یاسایی خۆیانەکە بە ئەرکی خۆیان هەستن. کاکدانە ئێوە سەرجەم بژاردەکانی پارتی وەک یەکسەرەکەن یاخود جیاوازی ئەبینن لە نێو بژاردەکانی پارتی و هەز بکەن لە یەکسەر چاوەوات بێت؟ ئێمە باوەڕمان وایە دەرگای دەربازبوون لەم پرسە ئەم دوو چەمکەیە کە شێوازی هەڵبژاردننی سەرۆک دیاری دەکا ئەوانەی کە ناوبرا بە بژاردەی تر هیچیان بەڕاستی باخی ئەم دوو پرسیان نییە بۆ زانیاری جەناب دواتە ئەوانەی کە ناونران ئۆپشن بۆ لە ئایندا لە میدیاکان باز دەکرا و بەشێکی بەڕێستان باستان کردو ئەندامانی لیژنەی دانوستان کار لە لانی برادرانی پارتی باسییان کردووە ئەوانە ئێستا لەسەر مێسی چیان ئامادە نیە تەنها دوو میکانیزم بۆ ئالێتی هەڵبژاردننی سەرۆک کە لەوێەوە دەرگای زۆرێک لەو پرسانێتر دەکاتەوە ئەوە بوونەتە دوو بژاردەی زۆر سەرەکی و ئەو دوانە بابەتی باس و لێکۆڵینەوەن و سەرنجەکانی چوارلایەنەکە تەنها لەسەر ئەم دوو بژاردەیە. بەڵێ کاک دانار لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا تا چەند باستان لە هەڵبژاردننی پێشوەختە کرد بەتابەتی کایەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە ئامادەن بۆ هەڵبژاردننی پێشوەختە. ئەوە پرسێک بوو لەلایەن وەفدی ئێمە میوانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بووین دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی سەرنجێکی وایان لەلا گەڵاڵە بووە کە ناکرێت چی دیکە ئەم کۆبوونەوانە درێژەی هەبێ و ئەنجامێکی نەبێ و ناکرێم دۆخە قەیرانەکە لەوە زیاتر گەورە ببێ و هەرێمی کوردستان دەرباسبوونێک بەڕاستی شک نەباوە تاکی کوردی هەست نەکا کە ئەم قەیرانە ئیرادەیەکەیە بۆ چارەسەر بۆ یەکێک لەو بژاردە بەهێزانە باسی هەڵبژاردننی پێشوەختە ئێمە بۆ خۆمان لە هەڵبژاردننی پێشوەخت ناترسین بەڵام کۆمەڵ و دوولایەنەکەی دیکەش وەکو گۆڕان و یەکگرتو تا چەند ئەم پێشنیازەتان پێ باشە. من باوەڕم وایە ئەمە باری سەرنجی یاساییەکە و خۆ من وەکو ینی بە ناوی دانوستانکارەکان و قسە ناکەم من وەکو یاسایە قسە دەکەم باوەڕم وایە ئەم پرسە بە هەڵبژاردننی پێشوەخت چارەسەر نابێ بەیانی ئێمە گەر هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدەین کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندۆ پێویستی بە 9 مانگە تۆماری دەنگدەرانێکی سربەخۆ خاوێنی نییە و هیچ ئامادەکارێکی مادی و لۆجستی نییە بۆ ئەم کۆمیسیۆنە هەڵبژێرداوە ئێستا تەنها ئەنجومەنی کۆمیسیارانی ئامادەیە و لە بەیانیەوە فۆرم دابەش دەکاوە داوا دەکا کارمەند بۆ خۆی دامەزرێنێ باوەڕم وایە کە ئێمە ئەگەر بەیانی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەخت بەڕێوە بەرین و سەرکەوتوش بێ دوو بەیانی دارێکتر دەبێ پێنج قۆڵی دانیشتنەوە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەین پرسی چارەسەری سەرۆکایەتی هەرێم بە هەڵبژاردننی پێشوەخت چارەسەر نابێ و بە ڕیفراندم چارەسەر نابێ ئەمە پرسێکە دەبێ پێش ئەو ڕووداوانە چارەسەر بکرێت چونکە لە ڕووی زەمنە و ویلاتەکە تاوا بووە و ئێمە لە بەردەم چەند ئەگەرێکی یاسایی داین بەڕاستی و دەستوری عێراق فەیسەڵێکی زۆر باشە دەواازێکی زۆر باشە بۆ ئەم پرسانە ئێمە دەتوانین پەنا بۆ ئەم بژاردانە بەرین نەک پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەخت کە پێم وایە بارودۆخەکە ئاڵۆسترەکە. بەڵێ کاکدانە پاش حوت کۆبوونەوە کە ئێوە لەگەڵ پێنج لایەنەکە کۆبوونەوە ئەوەندەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە دانوستانەکاندا ینی پێشنیازەکانی ئەوانتان بیست بێ ینی ئەوان هێڵی سووریان لەسەر چی هەیە پارتی دیموکراتی کوردستان هێڵی سووری هەیە لەسەر داواکاریەکی ئەوان بەگشتی لەسەر کۆمەڵێ پرس خۆی ئەو دۆخی ناو کۆبوونەوەکان بۆ میدیاوە نەکەین چونکە تا ئێستا پرسی دانیشتەکان بەردەوامە وەمە لەو ڕۆوە بەڕاستی التیزامێکی باش دەکەین بە کۆمەڵێک پرس کە لە ناو کۆبوونەوەکانە دەوروژێنرێ ئەوەی کە زۆر بۆ ناتوانێت ئەوەی کە لە ناو کۆبوونەوەکان ڕوویات هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چاوەڕوانی لەلایەنە سیاسیەکانە بگەنە ئەنجام و ناگەن ئەنجام و ناتانەوێت ئەمانی کەش و هەوای ناو کۆبوونەوەکان بە خەڵکیش بڵێن من ناڵێم هەیەڵی سوور هەستیاری دروست کردو لەلایەنی بەرامبەرەوە هەستیارێکە لەسەر چەند پرسێکە ئەوش بە تایبەتی و سەرەکی ترینیان بریتە لە شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و هەروەها ئەو دەسەڵاتە فراوانانەی کە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 داوێتی بە سەرۆکی هەرێم کە ئێمە و دووپاتی دەکەمەوە لە تەواوی ئەو دانیشتانی کە ئێمە تێدابوون و ئێمەشی تێدا نەبوون جەختمان لەسەر پرسێک کردوێتەوە ئەوژ ئەوەیە ناکرێ یاسای سەرۆکایەتی بە کەسەنە بکرێواتە شەخصەنەی بکەین لە کەسایەتی کاک مەسعود بەرزانی بەڵکو ئەم یاسایە دادنرێ یاسا بۆ کەس دانانرێ بۆ قۆناغێک دانانرێ یاسایەک دانرێ لەوانێ سەدان ساڵ بخایانێ چەند هەموارێکی لێکرێ کەم و زیادی لێکرێ ئێمە
دەبێ برادرانی پارتیش لەوە ڕازی بن و برادرانی پارتی بەو پێی کە داخوازەیەکیان هەیە بە دەرە لە ئەگەرە یاساییەکان پێویستە ئەوان مرونەتێکی زیاتر بە خەرج بن و ڕازی بن بە سازان. بەڵێ کاکدانا ینی ئەوەی کە باسی کرد زاناری ناو کۆبوونەوەکان ناتانەوە باسی بکەن لە ناو کۆبوونەوەکان شتێکی جیاوازتر باسەکرێت لەگەڵ ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانە باسیەکەن ینی جیاوازی هەیە بەڵێ من یان شتێکە شارنەوە دەمێ ئەوە بۆ باس بکەم کە من زۆر لەو زانیارە نەم باس کرد و هاوڕێکانم لە لیژنەی دانوستانکار لەلایەنەکان و یاساییەکان بە گشتی تێڕوانینی خۆمان لەسەر و کۆبوونەوانە باس کردووە دوجاریش ئەگەر کۆبوونەوەکان گەیشتە بنبەست تەواوی زانیاریەکان ئاشکراکەین کە بۆ بەڵام ئەوەی کە بە گشتی لێردا هەیە تۆ کە لەسەر مێزی گفتوگۆی دائیمەن جۆرێک لە ئیلتیزام جۆرێک لە ئەرکەکەوێتە سەر ئەسۆد من حەز دەکەم ئەو بەقەدەری ئەو دەرفەتە بێڵنەوە کە کاکدانا هەموو لایەکە مێزی کۆبوونەوەکان وا نەکەین حاڵتێکی یەس و ڕەشبینی دروست ببێت. بەڵێ کاکدانا ینی تا کۆبوونەوەکەی ڕۆژی ڕابردووی نێوان پێشلایەنەکە باس دەوەکرا کە ئەوەی باس کراوە تەنها شەفەیی بووە و لەسەر وەرەخێکی سیاسی نەبووە ینی ئامادەش نین ناوەڕۆکی ناو کۆبوونەوەکانتان باس بکەن ینی خەڵک حەقی خۆی نییە مەبزانێت ینی بۆ تاوەکو ئێستا لەسەر نووسراوێکی سیاسی لە نێوان لە پێنجلایەنەکە نەبووە ینی ئەمە بۆ نەکراوە. باوەڕم وایە کۆبوونەوەکان دوای ئەوە خۆی سەرەتای ئەم کۆبوونەوانە ئاماژەی ئەوە بوو کە ئەگەرێک یاخود هەوڵێک هەیە بۆ پەخستنی ڕۆڵی پەرلەمانی کوردستان چونکە ئەم پرسە دەبوو لە ناو پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێت. پەرلەمان یەکێکە لە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان و هەڵبژێردراوە شەرعیەتی هەیە جا تۆ کەیفت پێ نایە و بابەتێکی ترە بەڵام ئەم سوڵتەیەکێکە لە سوڵتان لە هەرێمی کوردستان و دەسەڵاتی خۆیەتی و ممارەسەی بکات تەنانەت هەر خۆشی یاساکەی دانا و سێ جاریش هەمواری کردووە بۆیە بەڕاستی پێم وایە ئەم پرسە دوایەوەی کە ئاڵۆسکا و لەوێ نەهێنرا ئینسابەکە تاو بێ هاتە سەر مێزی پێنج قۆڵی و چەند قۆڵێکی زۆری لێ دروست بوو. ئەو کۆبوونەوانی کە هەیە هەتا ئێستا بەڵێ بە دڵنیاییەوە هیچی لێ سەوز نەبووە کە بتانی متمانەت هەبێکە ئەم پرسە چارەسەرەکە. باوەڕم وایە ئێمە لە ڕۆژی پێنجشەممە وەڵامێکمان دەست دەکەوێت کە ئیتر یا دەگەینە بنبەستێکی تەواو و یاخود ئیتر ڕەنگە بەڕاستی کۆبوونەوەکان ئەنجامیکی هەبێ و ئاسۆیەک دەکەێنە گەشتنە بنبەست چی لە دۆ خێرەمی کوردستان ئەکات. باوەڕم وایە گەر بگەینە بنبەستکەوە هیوادارم کە هەموو لایەنە سیاسیەکان زۆر بەرپرسانەتر مامەڵە بکەن بە تایبەت ئەو پێنج لایەنەکە زۆر ئاواتێکی زۆری و زۆرینەی دەنگی هەرێمی کوردستانیان لەگەڵە باوەڕم وایە ئەوە دۆخێکی زۆر نەخوازرا و دروست دەکاوە وا دەکایەمە هەموو سوڵتات ئەنجام گەورەترین ئەنجامی خراپی کە ئێستا بە وادیرەکانی دەرکەوتووە ئەوەیە ئەو دوو سوڵتە سەرەکیە لە هەرێمی کوردستان و دەسەڵاتە کە بریتە لە دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە لەگەڵ دەسەڵاتی یاسادانان ئیفلیجە بێ و بە تەواوی پەکێکەوێ و هەرێمی کوردستانەکەوێتە دۆخێکی لە بۆشایی یاساییەوە دەچێتە دۆخێکی زۆر نایاسایی کە بەڕاستی بێمتمانەیە کە زۆر قوڵەکاتەوە. کاکدانا لە کۆبنەوەکەی سبەینە هەڵوێستی خۆتان بەرامبەر بە بژاردەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕادەگەێنن؟ خۆی بۆ زانیاری من تاکیدم کردەوە بژاردەی پارتی نییە بە تەنیا بژاردەیە کە لەسەر مێز باز کراوەوە ئەم دوو بەڵام گفتوگۆکە لە نێوان دوو لایەنە چوار لایەنەکە پێکەوە و پارتی دیموکراتی کوردستانیش بەجێیانی بڵێ ئێمە ناکرێت لێرە پێش گەشتبینی و ڕۆژبینی خۆم دابش بکەم چونکە مادەم کە تۆ بچێ سەر مێزی کۆبوونەوە نابێ کاتە سبەینە چی دەکەن؟ سبەینە لە کۆبوونەوەکەتانە چوارلایەنەکە چی دەکەن؟ سبەینە ئێمە و دوو پاکێجە بە تەواوی وردەکاریەکانەوە پاگنووسەکەینەوە و ئامادەیەکەین بۆی کە ڕۆژی پێنجشەممە لەسەر مێز تەواوی دەقەکانی ئامادە بێ بۆ گفتوگویەکی دروست کە گفتوگویەکی بەنا بێ کە ئێمە بتوانین لە ئەنجامی ئەو گفتوگویەوە بگەینە دەواازەیەکی باش. ئەمەڕای چوارلایەنەکەی بۆی ڕۆژی پێنجشەممە هەم چوارلایەنەکە پاش کۆبوونەوەتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەتانەوە بگەنە ڕێکەوتن؟ بە دڵنیاییەوە ئێمە زۆر باوەڕمان بە پێکهاتن هەیە باوەڕمان بۆ یەکەمیان باوەڕمان بە جێبەجێکردنی یاسا هەیە دوجار حەز دەکەم بیزانی ئەم دقا هەرچەند جوان بێ دوا قسە پەرلەمانی کوردستانێکە دامی پەرلەمان دەبێ ئەوکەی بۆ ئەم دقانە بکە و ئەم دقانە دوایی دەچنەوە ناو هەمواری یاسای ژمارەیەک و دوجار بێ بە بەشێک لە ڕەشنووسی دەستوری کوردستانی عێراق و دوایی هاوڵاتیانی کوردستان بەڵێی بۆ بکەن ئەم جابێ بە دەستور ئەو دقانە ئەگەر جێبەجێ نەکرێت کە ئێمە لە بۆشایی نەبوونی دەستور لە بۆشایی ئەو دقانەی کە لە ناو یاسای ژمارەیەکە معالەجە ئەم حاڵەتەی نەکردو کە ئێستا ئایا هەرێمی کوردستان دوای ئەو ماوەیە چی لێدێ و دوای ئەو 6 ڕۆژە کە مافی دروستی سەرۆکی پەرلەمان بوو کە ئەدای
مەهام و ئەرک و فەرمانەکانی سەر و شێرم بکە کە تا ئێستا بەڕاستی نەکراوە دوای ئەوەچی دەبێت هەموو ئەو بۆشایانە لەناو دقە یاساییەکانەوە دروست بووە باوەڕم وایە دوا قسە پەرلەمانی کوردستان لەم پرسایی کاتێکانی پێنج لایەنەکان کاتە کاکدانە ڕۆژی پێنجشەممە پێنج لایەنەکە دەگەنە ڕێکەوتن پێت وایە بگەنە ڕێکەوتن زۆر ئومێدم هەیە کە بەڕاستی لەلایەنی بەرامبەرەوە لەگەڵ چوار لایەنەکە ئەو تەجاوبێکی زۆر باشە بێت تێگەشتێکی قوڵ هەبێ لەسەر ئەم پرسانە بە خاتری گەیشتن بە ئەنجامێکی باش. پاش ئەوەی کە ئەمڕۆ بەشداری کۆبنەوەی چوار لایەنەکە بووی کام لایەن تاوەکو ێستا نەرمی زیاتری نواندووە خۆی ئەو دەقانێک کە لەدایکە بن ڕەنگە بیرۆکەی کەسێک یا ئەندامێک یا لایەنێکی سیاسی بێ بەڵام دوجارە بنە دوای گفتوگۆکردن و دوای ئەوەی کە ئەگەر قەناعەتی دروست کرد لەلایەن تەواوی لایەنەکانەوە تا ئێستا چوار لایەنەکە بۆ زانیاری لە پرۆژەکانیان لە راپۆرتەکە لە کۆبوونەوەکانیان لە تەواوی ئەو بیرۆکانی پێشکەشەکەن بە تەواوی لەگەڵ یەکەن وەجیا نەبوونەتەوە تا خاوەنی بیرۆکەکان دیار نییە بە قەدەری ئەوەی کە هەر چوار لایەنەکە خاوەنی دەبن. کێ نەرمی نواندووە کاکدانە؟ من وای نابینمەوە کە نەرمی و زبری نواندنن لەسەر پرسەکە باوەڕم وایە کە چوار لایەنەکە زۆر بەڕاستی واقع بینانە لەسەر ئەم پرسە هەڵوەستایان کردووە و تێڕوانینەکانی خۆیانتووە. بەڵێ زۆر سپاس بۆ داناداران دامی کۆمەڵ لە کۆبنەوەی چوارخۆڵی ئەمڕۆی چوار لایەنەکە لەسەر پرسی سەرۆکایەتیرێم سپاس بۆ تۆ کە لە سودەکانمان لە شاری سلێمانی و لەگەڵ ماپەی.